وەک خەمخۆری و هیوایەک بۆ مانەوەی سامانی ماسی فرۆشارێکی پێداویستی ماسیگری لە ڕانیا لەسەر ئەرکی خۆیان 5,000 پەنجەماسییان هێناوە و دەیخەنە نێو دەربەندی ڕانیەوە. ئاکام دەڵێت وەک ئەرکێکی سەرشانمان لە بری حکوومەت ئەم کارەمان ئەنجام داوە چونکە ئەمساڵ بەهۆی کەمتەرخەمی لایەنە پەیوەندیدارەکانەوە ماسی زۆر کەمی کردووە. ئێمە ئەمڕۆ هەستاین بە کڕینی پەنجەماسی بۆ دەریاچەی دوکان بۆی ئەوەی کە زۆر کەم بۆتەوە ماسی لە دەریاچەی دوکان. ئەمە ساڵی 2014 پێما بێ خۆشتان ئامادە بوون لەوێ کە کەمپینێکمان ڕاگەیان ئەو ساڵە بڕێک پارەمان پێخڕکردرایەوە بەڵام نەمانتوانین بگەین بە ئەو بڕە پەنجەماسی کە ئێستا کڕیمانە. سپاس بۆ خۆی گەورە کە ئێستا گەشتینە ئەو بڕە پارەیە و توانیمان 5,000 پەنجەماسی و کەف و نیوکەف بکڕین و لە دەریاچەی دوکان بکەین بە هیوای ئەوەی کە سوودێکمان هەبێت. ڕاستی کەم تەرخەمن لە منعەکەدا سزایەکی کەم هەیە بۆ سەرپێچکاران و کارمەند کەمن لە شوێنەکان بۆ منە بە 200 کیلۆمەتر یەک ئەوە هەیە یەک بنکەیان هەیە هەر لە 200 مەترێک بنکەیەک هەبێت با لە 300 مەترێک بنکەیەکە بێت ئەو ماسیە بەس یەک ساڵ گەرا دابنێت بەشی 10 ساڵێکتر ماسی زیاد دەکاتەوە بەڵام یەک ساڵیش گەرای دانەناوەتەوە لە 2019ەوە. سەرەڕای ئەوەی ئەم ساڵ بەهۆی بارانی زۆرەوە ئاوی دەریاچەی دەربەندی ڕانیا بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە بەڵام بەهۆی کەمبوونەوەی سامانی ماسیەوە زیادبوونی ئاو ماسیگرانی ناوچەکەی هێندە دڵخۆش نەکردووە. ئەوان دەڵێن ساڵ بە ساڵ ماسی کەمتر دەبێت ئەگەر دۆخەکە ئاوا بەردەوام بێت ئەم سامانە نیشتیمانیە بەرەو لە ناوچوون دەچێت. ئەگەر بێت و حکومەتیان کاتەوە ساڵانە هاوکار بێ بۆ ئەوانی کە ڕاو دەکەن بەڵێ کاریگەرێکی زۆری هەیە خۆی بەنداو دەبێت بەدایم پەنجەماسی تێبگرێت هەموو ساڵە حەدەدی خۆی بۆ دابدرێ تێی بکرێ بۆی گەورە بکرێ و خەڵکی استفادەی لێ بدرێت. سامانەکەی کەمە ئەو کارەکەشی ئەوەیە کە چاودێری پێویست نییە لە کاتی قەدەغی ماسیدا تێکردنەوە نییە ساڵانە تێناکرێتەوە ئەوە هۆکارەکانی کە ئەو ساڵ ڕێژێکی زۆر لە ماسی لە دەریاچەی دوکان کەمی کردووە. هۆکاری ئەوەش دەگەڕێنەوە کە ساڵانە حکوومەت هیچ بەرنامەیەکی نییە پرۆژەیەکی نییە بۆ تێکردنەوەی بۆ نمونە گەرای ماسی لە جۆرەکانی ماسی بۆ دەریاچە و بەنداوەکان. ئەمەش بووەتە هۆی کەمبوونەوەی سامانی ماسی لە دەریاچەی دوکان بە تایبەتی و سەرتاسەری کوردستان. ئەم 5,000 پەنجەماسیە ڕەنگە تەنیا چەند دڵۆپێک بێت لە قەبارەی گەورەی دەریاچەکە بەڵام پەیامێکی ڕوونە بۆ کەمتەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان کە پێش ئەوەی تەنیا ناوی دەریاچەکە بمێنێت و ماسیەکانی ببنە مێژوو هەنگاوی جددی بۆ پاراستنی ئەم سامانە گرنگە بنێن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.